ئەو کاتی دەستی بەم کارە کرد تەمەنی تەنها 8 ساڵ بوو. ئێستا تەمەنی 75 ساڵی تێپەڕاندووە. بە درێژایی ئەم هەموو ساڵە وەستا حەسەن بە دیار مەکینەکەیەوە درێژەی بەکارەکەی داوە. ئەو ڕۆژگارەکانی تەمەنی هاوشێوەی تەقەڵی دوورمانەکان لەم شوێنەدا بەسەر دەبات. مالی شلوسێم لە ساڵ 51ەوەڵم شاگرد قۆترەچی بوومە پێنە دۆز ئەمانە خەرکە میشە بوونی دوایەوە لە ساڵ 62-63 دوکانمەداناوە خەرکە میشەی ساڵ 51 لە نیشت ئەم شارە ئەوقاپە لێ وەستا هەبوو پیانە وەستا پایەق لە لای ئەو بووینە دوایتە وەستا پایەق مدەیشی پێش و دەیدەی کە خلال ئەو 10 ساڵە لای بووین ئەو هەرسا چوو بۆ کوێت ئێمەی شاتینە بازارەکە لە بازاریشمانە کرد لەسەر شارە ئەومانە دانیشتین دوایە تام دوکانەمان کڕی دوکانەتر گەورەم لێوە کڕی دوای وتیا قانون سەدامە بێ بڕێتێ دەرەوە برادرم تەقریبان ئەمە برادرمە لە ساڵ 60ەوە کڕیمدام ناحتیا دەتایسە لە ئیتالیەوە هێنایەنەمە 55 ساڵ پێشەوە کابرا لە ئیتالی هێنا دای پێم بە 45 دینار ئەوە لە دەرەوە هەیە ئەوە شعینە لەگەڵەمان کڕیمە ئەو وەختە بە 30 دینار کڕیم بە وەرەقەیە. لە ساڵانی پێشوودا وەستا حەسەن و هاوپیشەکانی پێداویستی کەرکووچیان بۆ پێڵاو پڕ دەکردەوە بەڵام دوای هاوردەکردنی پێڵاوی وڵاتانی دەوروبەر ئیدی ئەمان کاری دروستکردنی پێڵاویان ڕاگرت. هەموو شتە مەوجود بوو لە بازار قالب هەبوو هەموو شتەکە بوو ژێرە بوو ئەمان هێنا لە چرم دروستمانە کرد بۆی بە گوێرەی دڵی بە 3 ساڵە بۆ داوامی کرد دوای 3 ساڵەکە داوامی نەکرد هەر قسەی غەڵەتیە کرد ئێستا ئایکردن بە 15 20 17 25 ئەمە هەیە یعنی بڵێن بە تۆ 3 مانگ لە پێیکا دارزێ ئەوە نەماوەکو جاران ئەمەی کڕیوە ئەمە بە 6,000 کردوێتی ئەمە بە 75,000 کردوێتی ئەو ئیشەی ئێمە ئەوە دەرناکەین ئەو دیگۆرە بێن ئێمە وای دروستەکەین بۆی بانی و ژێری و بکتە و قایمیکە و بگرنە ئاو و نازانم چی ئەبێ 3 ساڵ لە پێیکە ئەگەر 3 ساڵ لە پێی نەکرد بێتەوە لە من تۆ شەرم ناکەیش غەڵەتەکەی ئەمە چۆن وەستایەکی تۆ. هەرچەندە کاری وەستا حەسەن و هاوپیشەکانی ئێستا لاواز بووە بەڵام ئەو کەسانی لە ساڵانی پێشوودا سەردانی ئەم وەستایەیان کردووە ئێستاش بۆ کاری پینەدۆزی دەڕۆنەوە لای وەستا حەسەن و بەدەم کارەوە لاپەڕەی یادگاریەکان هەڵدەدەنەوە. لە هەفتاکان هاتوومە لە شەستەکانە وەختە مناڵ بوومان هێنا قۆندرە عیبنە بێ پێڵاومانە لە ئەسکەری بووم پۆستاڵمە هێنا چاکێ کرد بۆم یە گۆڕی ئەم هێنە لای ئەمەم کرد ئەو خۆی بوستای چاکە قەدیمە. شەست و حەوت ساڵی تەواو بە دیار دەنجی دوورمان و تەقەی چەکوشەکانەوە ئەمە تەمەنێکی کەم نییە بەڵام وەستا حەسەن دەیەوێت بەم کاری بە هەمووان بڵێت هەرچەندە تەمەند کاریگەری ڕاستەوخۆی لەسەر مرۆڤەکان هەیە بەڵام ویست و ئیرادا دەتوانێت شکست بە لاوازی تەمەند بهێنێت. کارۆ محەممەد کورسات نیوز کەرکووک.